سڵاتان لێبێ هاوڕێ جوانەکانم چۆنن؟ پێیوام زۆر باش بن وەکوە بینن ئەمڕۆ من هاتووم بۆ دیۆرامۆڵ بۆ ئەوەی کە لەگەڵ هاوڕێ جوانەکانمە پێکەوە لە گەشتی ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری زۆر باش وەرگرین. جالانێ ئێستا لەلاتان پرسیار بێ بڵێن ئەی کوا هاوڕێکانی؟ بەڵام هاوڕێ جوانەکانم ئێستا لە ژوورەوە لە بەشی یاریەکەی یاریەکەن. جا لەگەڵ مابن لە بەروی لەم گەشتەیە جیاواز لە گەشتەکانی تر باسی کۆمەڵێک بابەتەکەین بە هیوام کە سوودمە بن لە گەشتەکە. با دەست پێ بکەین بە گەشتەکەمان وەرن. ئازیزانم جا ئێستا دەسەکەین بە زانیاریەکانمان و لەگەڵیشە خۆم زۆر بەخۆش حاڵەزانم کە ئەمڕۆ مامۆستا ئەمین سەپان کە لەگەڵمانایە مامسایکی گەورە لە بەرەوەی کە جێگادەستی هەیە لە پەروەردەیە بە هیوام کە بینەری ئەم بەرنمەیە بن بۆ ئەوەی کە کۆمەڵێک زانیاری زۆر باش وەرگین. سڵاو لێ بێ مامسایگیان بەخێر بێت. سپاس دەکەم ئەرکتان کێشا هیوادارم ئەم چاو پێکەوتنە مای ئەوە بێت کە بینەرانی ئازیز وەک پێویست سوودی لێ وەرگن. بە دڵنیاییەوە پێم خۆشە خۆت بناسێنی. من مامۆستا ئەمین سەپانم پەروەردەکار و شاعری دنیای مناڵانم. ئەی مامساییان لە بواری پەروەردەیە لەبەرەوەی کە تۆ کتێبی ئەلفوبێت نوێ کردوتەوە ڕاستە پێم خۆشە باسێکی ئەومان بۆ بکەین. من خۆم بە قوتابی باڵدارە زانم. ئەو ئەلفوبی دانا بۆ پۆلی یەکەمی سەرەتایی هەر لە سەرەتای پەنجاکانەوە هەتاوەکو گەیشتە ئەوەی دوای ڕاپەڕین ئەو وەختایتر کتێبەکەی باڵداران زیندە بەچاڵ کرد. بەڵام منیش وەک قوتابێکی ئەو دەسم کرد بە دانانی ئەلفوبەیەک بۆ نەهێشتنی نەخوێنەواری. ئێستا ئەو ئەلفوبەیە لە هەموو مەڵبەندەکانی نێژتنی نەخوێنەواریە لە سەرانسەری کوردستانە بگرن لە دەرەوەیش ئەخوێنرێت. لە پاڵ ئەوە ئێمە وتمان کوردەکانی سووریا و کوردەکانی تورکیا و ئەمانە بە پیتی لاتینی ئەنووسن لەبەر ئەوە هاتم ئەلفبێکیشم بە پیتی لاتینی دانا بوو بە مای خێر بۆ کوردانی باکوور و بۆ ئەوە کەسانی کەوا لە هەندەران ناتوانن وەک پێویست کوردیەکەی سۆرانەکەنکن بەڵام ئەتوانن لە ڕێگای ئەو کتێبی فێربوونی زمانی کوردی بە پیتی لاتینیەوە هێن بکەن. زۆر باشە دەست خۆش بێت. مامسایگیان لێرە ئێمە کە ئێستا لە دیۆرامۆڵین دیۆرامۆڵ بەشێکی تایبەتی بۆ مناڵەکان دروست کردووە کە لەوێ مناڵ ئەتوانێ یاری تیا بکە وەکو شاری یاریەک کە ئێستا مناڵەکان مەشغوڵی ئەوەن کە یاریەکەن پێکەوە و دڵخۆشن بە دڵنیاییەوە. باشە تا چەندێک گرنگە کە لە ناو مۆڵە شوێنێکی وا هەبێت بۆ مناڵان. من زۆر گەڕاوم یعنی ئەوەی لەم کات و ساتە لە سلێمانیا بە تایبەتی بۆتە هۆی ئەوەی کەوا مناڵ وەک پێویست خزمەت بکرێ. باشە مامۆستا بەڕای تۆ مناڵ لەگەڵ دایک و باوکیە پێویستە کە بازار بکات و لەگەڵ یابێ یاخود پێویستە کە شوێنێکی وا هەبێ و خۆی سەرقاڵی یاریکردن بێت تاکو ئەوە خێزانەی بازارکردنەکەی تاوەکە. ئەو بازارکردنە کە ئەبێت لە ژێر چاودێری دادە و مامۆستای تایبەتی ئابێت گەرنا زەرەرەکەی لە قازانجەکەی زۆرترە. بەڵام ئەوەی کە ئێمە ئێستاکێ لێرە ئەیبینین سیرەکەی هەموو شتێک فراهەن هێناوە بۆ دایک و باوک و بۆ ئەو میوانانەی ڕوو ئەکەنە ئێرە لەبەر ئەوە وردە ئەمان خەریکی کڕین و خەریکی هەڵبژاردننی کۆمەڵێ کاڵا و پێداویستی خۆیان و ماڵەوەن ئەوان شوێنێکیان بۆ ئامادە کراوە بۆ ئەوەی هەم دوور ئەکەونەوە لە دنیای داواکردن و سەرقاڵی و تێکدانی کۆمەڵێ داواکاری و دایک و باوکگەی نتوانێنێ ئەوانە چەند لە شوێنێکی کە ئەم کاتە بەسەر ئەبەن. ئێستا ئێمە کە لە خزمەتی ئەم مۆڵین بەڕاستی من پێم خۆش بوو هاتنەکەمان هاتنەیەک بێ بە تیرێک دوو نیشانە بشکێنین. هەم ئێمە باسی دنیای مناڵان بکەین
باسی ئەدەبی مناڵانکەین باسی پەروەردەی مناڵانکەین باسی پەروەردەی خێزانیش بکەین کە چۆن مناڵەکانیان بێنن لێران ساتێک لە دنیای پڕ ئارەزووی عەشق و خۆشەویستی مناڵە کات بەسەر بەرن. زۆر باشە دەست خۆش بێت. هاوڕێ جوانەکانم کاتە ئێستا با بڕۆین بۆ لای ناڵەکانی هاوڕێمان بزانین کە چیەکەن و لەگەڵ ئەوانی شا قسە بکەین لەگەڵمانە بن. مامساگیان فەرموو با بڕۆین بۆ لایەن. هاوڕێ جوانەکانم ئێمە هاتووینەتە بەشی سەرەوە کە لێرە ناڵەکانی هاوڕێمان یاریەکەین ئەجا پێمان خۆشەکە ئیستا بڕۆین بۆ لایەن خۆیان بناسێنن بزانن ئەوانیش ناویان چییە چۆنن دڵخۆشن کە لێرە یاریەکەن ئادەی بزانم دەم و چاوتان بەڵێ بەڵێ زۆر دڵخۆشن بوون بە هاوڕێ یەکتری باشە کاتە ئیستا بابتان ناسێنم بزانم ناوتان چییە تۆ ناو چییە فێستینە ئەبێ خێرە تۆ ناو چییە مەیلی ئانوو ناری نارین دیڤان دیڤان ڕۆزیە بارین تۆ خۆ ناسان فێستی دێ کاتە ئێستا بۆستن با پرسیارێکتان لێکم ئەبێ دابەزن کاتە یاری بکەن با من پرسیار لە مامۆستاکەم دواتر یەمە بۆلاتان پرسیار لە ئێوەشەکەم باش زۆر چاکە دایک و باوکانی خۆشەویست ئەزانم کە لەلاتان پرسیارە چۆن منداڵەکانتان ئامۆژگاری بکەن لەوەی کە وڕگ نەگرن بۆ شتەکان یان ڕایان بێنن کە ئەو خۆیان پێتەرەکەن بۆی ئێستا ئێمە لە مامۆستا ئەمینە پرسین کە ئەو منداڵانەی ورکەگرن کاتێک ئەڕۆین بۆ بازارکردن چۆن مامەڵایان لەگەڵ بکەین هۆکار هەیە بۆ هۆکارەکەی چییە و یا ئەوەیە چارەسەرەکەشی چییە دایک و باوکەکەی وەک پێویست ناتوانن پەروەردەی مناڵەکانیان بکەن یا ئەو شتانەی ئەو ئێوێ ئەمان بۆی دابین ناکەن یا ئەچن بۆ سەردانێک ئەمان پراوێز ئەخەن لەبەر ئەوە دایک و باوک ئەبێ ئاگیان لەوە بێ پەروەردەکردنی مناڵ تەنها شیرەکە تەنها خواردنەکە تەنها نووسنەکە نییە ئەبێ لەگەڵ هەست و بیر و هزر و ئەم مناڵەدا هاوڕابن لەگەڵیانە هەتاوەکو ئەمان نرم بن ئەوانیش بە دەمیانەوە نابێ هەرگیزا وەرگیز تووڕەبوون لە مناڵ ببێ بۆ بزانن هۆکاری ئەو وەرگرتنە لە چیوەدا ئایا برسێتی ئایا خەویەت ئایا نەخۆشە ئایا ئێمال کراوە لەبەر ئەوە ئەم هەموو شتە و کۆمەڵشتی کە زەبوارنیە باسی بکەین ئەبێ دایک و باوک ئاگیان لەوە بێ یا ئەبێ ئەو مناڵانە بە شێوەیەکی ڕاست و دروست پەروەردە بکەن یا ئەبێ برێن ئێمە سۆزی دایکایەتی و باوکایەتیمان نییە زۆر باشە کەواتە مامۆستا ئەمین ئەڵێ ئەبێت هۆکاری ورکەکە بزانن دواتر کە هۆکارەکەتان زانی چارەسەرکردنەکەشی ئاسانە باشە مامۆستا چۆن مناڵەکانمان ڕابێنین کە کاتێکگەچین بۆ بازارکردن یاخود کە ئەڕۆین بۆ مۆڵێکی هاوشێوەی ئەم مۆڵات داوای هەموو شتێک نەکەن هەنێ مناڵ هەیە کە ئەڕۆیڵێ ئەومێ ئەوەشمێ 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 داوای هەموو شتێکەکەن ئەویش نوعێک لە پەروەردە و لای دایک و باوکەکە ئەبێ دین بکەن ئەبێ ئەو مناڵانی وا پەروەردە بکەی ئەو چی ئەوێ تۆ ئەوەی بۆ بکڕی نەک زۆر و بۆری بۆ بکڕی بەڵام زۆر کات هەیە تۆ ئەو هەروە کراسی ئەکرێ بلوسی ئەکرێ تۆ نابێ فەرزی بکەی بەسەریا بڵێ هەر ئەبێ ئەوەی من ئەمەوێ تۆ ئەوەم بکڕی بیرڕای مناڵەکەش وەرگری ئەگەر زانیت ئەوە لە جێگای خۆیانە ئەتوانێت بە شێوەیەکی نرم بڵێ با بگەڕێین تۆزێکیکە بزانی لەوە باشترمان دەست ناکەوێ لەوە جوانترمان دەست ناکەوێ ئەجێنا ئێمە بابە و دایە ئێوەین بۆ خزمەتی ئێوە گوڵخاوین باش ئەگەر ئەو مناڵە
وتی ئەوە مەوێ بەڵام ئەوەی کەشمەوێ یعنی لە کاتێکا داوای کۆمەڵشتی ئەگەر کۆمەڵشتی کرد ئەو نایکا تاکید ئێمە چونکە مناڵی زۆرمان و چەوە ئێمە 52 ساڵە لە دنیای ئەوانە ئێنەکەین ئەوان مامۆستا و دایک و باوک بە چاوگی پەروەردەکردنی خۆیان ئەزانن ئەبێ کاتێک کە ئەڕۆی بۆ شتێک وا لەو مناڵە بکەی نەی بۆی بۆ لای ئەو شتە کەوا ئەو پێویستی پێی نییە جوانە بەڵام پەروەردەیی نییە جوانە ئەمە بۆ تۆ نابێت گونجاو نییە یا بۆ تەمەنەکەی تۆ گونجاو نییە زۆر جار ئەڕوا شتێک هەڵەگرێت تۆ پێشی ئەوەنە هەڵەگرێت مناڵێکی بچووکە ئەڵێ ئەوە بۆ تۆ هەڵ ناگیرێ وەرە دەباتی ئەو تۆپە دوو تۆپی بچووک و بۆ ئەگرم یەکێکیان بۆ تۆ یەکێ بۆ ئاوێستا ئەوە لەبەر ئەوە ئێمە ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین وا لە مناڵ بکەین کەوا قەناعەت بێنێ ئەجنا زۆر جاریەیە بە مناڵێک بەیانی هەڵەسێ 5,000 دیناری ئادێ 10,000 دیناری مناڵی واژێ 1,000 دینارێ قەناعەت بە هەزارەکە چونکە ئەو پەروەردەیە ئەو بیگروتوتی ئەم هەزارە پێویستی ژیانی تۆیە هەتا لە باخچە یا لە داەنگا دیتەوە بۆ ماڵەوە زۆر ڕاستە دەست خۆش بێت کاتە هاوڕێکانم وەکو مامۆستا ئەمین باسی کرد پێویستە ئێمە ڕوونکردنەوە بین بە منداڵەکانمان واتە چۆن ڕوونکردنەوەیان پێبین بە شێوەیەک ڕوونکردنەوەیان بینێ کە قەناعەت یاخود بیر و باوەڕیان بگۆڕین بەوەی کە پێویست ناکە ئەمە بکڕی چونکە بۆ تۆ ئەمە زیانیە ئەگەر ئەمەیان بکڕی بۆ تۆ واو باشترە واتە بۆی ڕوونکەیتەوە بۆ ئەوی کە مناڵەکە هەم بیرروڕای بگۆڕێ هەم متمانی زیاتر بێ هەمیش سوود وەرگێ لەو شتەی کە ئیکڕێ جابا ئیستا ڕۆین بۆ لای هاوڕەکانم زانین کە هەستیان چۆنەکە یاریەکەن بەرن لەگەڵما دەست خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس قوربانێ خۆش بێ چۆنن؟ باشن دڵتان خۆشەکە لێرەن؟ لێرە شوێنێکی زۆر خۆشە با منیش دانیشم وەکو ئێوە چۆنن مایکەکە بگرە باشم تۆ ناوچی بوو؟ ڤێستینە ئەم شوێنە زۆر خۆشەوانیە؟ باڵێ یاریت کرد؟ زۆر یاریت کرد حەز یاریکردنە؟ باڵێ حەز لە چ جۆرە یاریکردنێکە؟ حەز لە شوێنانەیە خۆت حەزت لە چی یاریکە بوو؟ وڵای من حەزم لە هەموو یاریەکە حەز لە هەموو یاریەکە؟ بەڵێ باشە ڤێستینە تۆ پێت باشە لە ناو مۆڵەکانە یاخود لە ناو بازاڕەکانە شوێنێکی تایبەت هەبێ بە ئێوە و کور ئێرە؟ باڵێ زۆر باشە ئەو کاتە چێژ زیاتر وەرەگی لە کاتەکانت ڕاستە؟ ڕاست کاتە منیش پێم خۆشە کە دایک و باوکان گرنگی بن بەو خاڵەی کە ئاگاداری دڵی منداڵەکانیان بن کاتێک کە ئەیان هێنن بۆ بازارکردن بیر لەوە بکەنەوە کە منداڵەکانیان زۆر ماندوو نەبن زۆر هیلاک نەبن شوێنێکیان بۆ هەڵبژێرن وەکو ئێرە کە بتوانن لێرە کاتەکانیان بە خۆشی بەسەر بەرن ڕاستە؟ باڵێ مایکەکە بێ بەم هاوڕێکەمان چۆنی؟ باشم ئەڵی هیلاک بوو ئەوەنە دیاری کردووە وایە؟ پێم بڵێ تۆ حەزت لە بازارکردنە یاخۆت حەزت لە یاریکردنە؟ یاریکردن منیش تۆ حەزت لە چ جۆرە یاریکردنە؟ بەعام هەمووی یاری چاوشارکێ ڕاوڕاوێن تۆپتۆپێن تۆپتۆپیان جەمپین بازدان هەموو جەمپین خۆشە جەمپین کۆمەڵێک هاوڕێکەمان لەوێت جەمپینەکەن دوای ئێواچن بۆ لای ئەوانش هەر بژی زۆر باشە تۆ ناوچی نارین لێ زۆر جوان یاریەکەتانە کرد ببوون بە گروپێک تۆ حەزت لە هاوڕێیە هاوڕێ دروستکردن لێرە هاوڕێی نوێت ناسیوە وایە هەر بژی نارین پێم بڵێ تۆ کاتێک جلوبەرگەکانت ئەکڕیت دایکت بۆتە کرێ یاخود خۆت واتە دایکت پێتەڵێ ئەمە جوانە نارین بۆ بکڕم یان بۆ تێنێتەوە ئەڵێ ئەمە لە بک دایکت بۆتە کرێ ئەی بیرروڕاکانی ئەوت پێ جوانە؟ هەر بێژی جلوبەرگەکانیش زۆر جوانن ئەمڕۆ ڕەنگی مۆریشە وایە؟ هەر بێژی مایکەکە بێ بە هاوڕێکی کەمان
چۆنی باشم ڕۆزە گوڵ جلەکانیشت گوڵە سپاس ڕۆزێکیان پێم بڵێ ئەگەر هاتین بۆ شوێنێکی وەکو ئێرە یاریمان کرد بەڵام لە پڕێکە سێرەکەی ون بووی چی بکەین؟ ئەچین بۆ لای ئەو کەسەی کە لە بەردەم دریگای مۆڵەکە ئاوەستە ئەڵێن لە دایک و باوکمان ون بووین هەر بژیت ئەتی مایکت کەم بەرێ پاشانە بێت چی بکەین ژمارەیمان لەبەر بێ وایە ژمارەی دایک و باوکمان لەبەر بێ و بین بۆ کەسێک کە لە بەردەم مۆڵەکەی و تەلەفۆنی باو بکەین بیتەوە بۆ مۆڵەکە ئافرین ببینن هاوڕێکانم چەند زیرەکەن کەواتە پێویستە مناڵەکانی هاوڕێمان دایک و باوکەکانی فێری بکەن کە ژمارەی دایکی یاخود باوکی یان کەسێکی نزیکی لەبەر بێ بۆ ئەوەی کە لە هەر حاڵەتێکی لەو شێوەیە بتوانێت کە بەکاری بێنێتەوە و ونیش نەبێت جارێکی تر ڕاستە زۆر باشە پرسیارم لە تۆ کرد پرسیارم لە تۆش کرد پرسیارم لە تۆش کرد گۆرانی چێزانم گۆرانی کیم نەزانێ بە مناڵی ئادێ لە خەوما بوومە پاڵەوان گایەکی خستە سەر سەرشان دوو فێلی بچە 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 ڕامەکێشا بە گوێچکە کەفومە کرد لە شارێ شتیانەکەوتە خوارێ مارم گرت بوو بە ددان سرم گرت بوو ئەم خوران لە پڕێکە کە پژوی هەستام لە خەو ڕاپەڕی سەیرم کرد پاڵەوان نیم هەر وەک جاران قوتابی ئەوانەی گوێتان لێبوو کوڕە لە خەوەکەمدا هەبوو خۆ بینن بەڵێ هەر بژین کاتەی سەبا بڕۆم بۆ لای هاوڕەکانی ترم جابا ئێستا بڕۆم بۆ لای ئەم هاوڕێیانەی ترم کە لێرە دانیشتون چۆنن؟ لێرە جەمپینی ژێزانن ئێرە چییە پڕە لە ئیسفنج و چۆنی؟ من چۆن بگەمە لای تۆ؟ ئەدەی ڕێگام بۆ بکە ڕێگام بۆ بکە هاوڕێکانم ێ و ژتوان بێن بۆ ئێرە ببینن چەند یاری جیاوازی لێ شوێنێکی زۆر خۆشە بۆی دانیشی وایە نەرمە شوێنەکە و ئەدی مایکەکە بگرە چۆنی؟ باشم ئەمە چی ئەمە یاری چی و پێکرادی بۆم باسکە شتی پێ دروستە کرد وەکو ئێستا باشە تۆ لە بیرکاریە باشی؟ بەڵێ بەڵێن چی هاوڕێکانم ئەم هاوڕێیەمان دواتر کە هاوڕێکانی تر خۆیان ناسان تۆ لەوێ لێرە یاریتەکرد لەوێ نەبوویت ئێستا پێمان بڵێ ناو چیە؟ باری باری مایکەکە نزیکەرەوە لەگەڵ تۆ باری چەند ساڵی؟ هەشت هەر بژیت بینەری بەرنامەکانمانی بەڵێ بەلاتەوە باشە کە ئەو بەرنامانە بەردەوام هەبێ زانیاری لێوە وەرگرتووە هەر بژیت باریگیان زۆر دڵخۆشم باری ئەی تۆ ئەمڕۆ دڵخۆشی کاریت کردووە؟ بەڵێ لەگەڵ هاوڕێکانت ئارەخیشی کردوتەوە ماندوو بوویت زۆر چاکە مایکەکە بێ بە هاوڕێکەی کەمان چۆنی؟ باشم ناو چییە تۆ؟ مەیلی مەیلی ناوکەتم بیستوو بۆ مەیلی پێم بڵێ کاتێک ئەڕۆی بۆ بازارکردن بڵێ ئێ پێت خۆشە کە چەند شت بکڕی؟ بەڵێ چەند شت بکڕی؟ پێت خۆشە چەند شت بکڕی؟ دوو چی؟ حەزم لە خواردنە خواردن لەگەڵ حەزیشم لە جلە حەزیشی لە جلە حەزی لە خواردنە و حەزیشی لە جلە واتە دووشت هەر بژیت پێم خۆشە کە ئەگەر داوا بکەی لە دایک و باوکت داوای زۆر شت ناکەی بۆی پێویستە هاوڕێکانی تریشت بە هەمان شێوەی تۆ بن فێر ببن کە داوای زۆر شت نەکەن کاتێک دەچن بۆ بازارکردن وایە باش ئەگەر داوای زۆر شتکەین چییە بێت؟ دایک و باوکمان پارەی پێ نامێنێ دایک و باوکمان پارەی پێ نامێنێ یاخود لەوانێ ئەو بڕە پارەی پێ نەبێت کە بتوانێت هەموو شتەکانمان بێکۆ بۆ بکرێت ئەتوانین ڕۆژێکیان شتێک بکڕین ڕۆژێکی تر شتێکی تر بکڕین وانە زۆر باشە پێم خۆشە کە دایک و باوکت ڕوونکردنەوە بۆ ئەیان بۆیە تۆش ئێستا بۆ شێوازە بیرەکەیتەوە مایکەکە بێ بە هاوڕێکەی ترمان
چۆنی باشم باست زۆریە بەڵێ ئێرە جەمپینیانجا ئەمانە دروست کراون بۆی ئەگەر کەوتیشی بە ئەرزە زیانت پێ نەگا وایە وایە هەر بژی پێم بڵێ تۆ بەشداریت کردو لە بەرنامەی ترا لەگەڵ ئێمەیە بەڵێ هاتی بۆ کام بەرنمەیە گەشت و زانیار گەشت و زانیاری ئەی سوودی وەرگرتووە لە گەشتەکانمان بەڵێ ئەی ئەمڕۆ سوودی وەرگرت لە گەشتەکەی ئەمڕۆمان بەڵێ زۆر زۆرم پێخۆشە کە ئاوا بیرروڕاتان وەرەگرم و پێمەڵێن کە سوودمان وەرگرتووە وام لێکن کە منیش هەمیشە بەردەوام بم لەو گەشتانم پێت خۆشە بێتۆش بەڵێ زۆر چاکە مایکەکە بێ بە هاوڕێکی کەبان چۆنی باشم دڵت خۆشە بەڵێ. سەرەتا کە هاتم وتی دڵم زۆر خۆشە ئێستا دڵ زیاتر خۆشە یاخود تۆزێکم بۆ تۆ زۆر پێم بڵێ ئەگەر هەموو بازارکردنێک کە لەگەڵ خێزانەکە تا ئەڕۆی هاوشێوەی ئەم شوێنە هەبێت تۆ یاری بکەیت پێت باشترە بێ یاخود بڕۆی لەگەڵ دایک و باوکو شتەکانی بەپەلە بێنیت و هەڵی گریت باشترە لێرە کاتیشت یاریکەم بۆ گەڕێتەوە لێرە یاری بکەیت بۆچی لەبەرەی دایک و باوکم ئیشی خۆیان هەیە و منیش بۆ خۆم لێرە یاریەکەم بووی دڵخۆش بم هەر بژی هەمیشە دڵخۆش بی حەزت لە یاری چێتۆ جامپینگ جەمپین ئەی ئەزانی ئەمڕۆ ئێمە ئێستا لەکوێین لەکوێین لە دیۆرامۆڵین جا بڵێ چی بڵێن چی دیۆرامۆڵ کۆمەڵێک دیاری زۆر جوانی بۆ ئێوە ئامادە کردووە بۆی کە لەم گەشتەمانە سوودمەند بن لە دیارەکانی دیۆرامۆڵش ڕاستە وای کاتە ئێستا با بڕۆین دیارەکانمان وەرگین یەڵدی باستی هاوڕێکانمان کۆتایمانێنا بە گەشتی ئەمڕۆمان بەڵام هەر وەکو لە سەرەتای گەشتەکە باسم کرد کە تا چەندێک گرنگە لە ناو مۆڵەکانە یاخود ئێمە لە کاتی بازارکردنە منداڵەکانمان بێنین بۆ شوێنێک کە بتوانن منداڵەکان یاری بکەن جا خۆشم ئێستا ئەمڕۆوام کردووە خۆم دیارەکانم بۆ کڕیون منداڵەکانیش تێر یاریان کرد و ئێستا دیارەکانیشتان ئامادێ پێتان خۆشی بتان نەمێ زۆر چاکە کاتە وەرگرن پیرۆستان بێ بە هیوام کە بە خۆشی بەکاری بێرن هەری نەگر تۆی سەیم ئەمەش بۆ تۆ ئەمەش بۆ تۆ تا گەشتێکی تر بەخواتانە سپێرم و خواتان لەگەڵ